ئێمە چۆن بتوانین قسەیان لەسەر بکەین و چۆن بیانێنینە زمان و چۆن بتوانین سوورە و وێنایەکی باش دروستکەین بۆ ئەو پرۆسەی کە بەداخەوە تا ئێستا ئەمەوێ بابەتەکان تێڵکێشی یەکتر کەمەوە کەم تا زۆر شتەکان کورت کەمەوە ڕەبتی کەمەوە بە یەکترەوە بۆی کەمێک بابەتیانە بابەتەکان لینکین بە یەکترەوە بۆی دوجار سوورەیەکمان بۆ دروست ببێت. تورک دژی گەلی کورد چەکی کیمیایی بەکارێنێ زیاتر تیشکە خێنە سەر ساڵی 2021 و ساڵی 2022 کە بە شێوەیەکی بەرچاو بەکارێنەوە بەڵام ئێمە ئەوە لە بیر نەکەین کە بەڵگەی بەرچاو هەیە کە لە ساڵی 1986 کە فەرمانی بەکارهێنانی گازی کیمیایی کراوە بەرامبەر گەریلاکانی کوردستان کە ئەو بەڵگەی هەیە لە 23 تەمموز 1970 کە لەلایەن گۆڤاری ئیکیبین دوگور بڵاوکرایە کە واژۆی گەورە جەنەڕاڵ ئەجەنتۆرنۆسۆی لەسەر بووە ئەمە ژەواگەیەنێ کە هەموو وڵاتانی ئەوانەی کە کورد بەژێر دەستازان یاخود ئامانجیانە کورد لەناو بەرن بتوێنەوە هەر جۆرە ڕێگایەک هەر جۆرە ئامانجێکە گرنە بەر بۆ ئەوەی کە وا بکەن گەلی کورد لەناو بەرن یاخود وایان لێ بکەن کە بوونیان نەمێنێ بەداخەوە ئێستاش ئەگەر باسی ئەوە بکەین کە ڕژێمی داگیرکەری تورک کە چەکی کیمیایی بەکارێنێت تەنها لە ماوەی 6 مانگدا کە لە ساڵی 2021 لە 4 نیسانەوە دەستی پێکرد دەستی بەکارێنانی چەکی کیمیایی کردووە لە چەند ناوچەیەکدا بەپێی ئەو بەڵگانی کە بڵاو کراوەتەوە 323 جار چەکی کیمیایی بەکارهێناوە کە ئەمانە ئەوە دەرەخا کە دەوڵەتی تورک لە بەرامبەر هێزەکانی گەریلایە بێهێز بووە بێتوانە بۆ نەیتوانیوە زەفەریان پێبەرێ بۆیە دەستی کردووە بە بەکارهێنانی چەکی کیمیایی ئەمە ژۆ دەرەخا کە کاتێ ئەو دەوڵەتە داگیرکەرە ئامانجێتی خاکی کوردستان داگیرکا کە هێرشەکانی بە بەکارهێنانی سەربازی بێ یاخود بەکارهێنانی هەلیکۆپتەر بێن هەر جۆرە ڕێگە و شێوازێکی تر بێ ئامانجی خۆی ناپێکێ ئەچێت چەکی کیمیایی بەکارهێنێ بەداخەوە کە لە ساڵی 2022 هەر بە هەمان شێوە بەردەوامە لە بەکارهێنانی چەکی کیمیایی ڕاستی ئەمانە پێویستی بەوەی کە زیاتر قسەی لەسەر بکرێت لەبەروی ئێمە ئەتوانین بڵێن دیسانەوە هەڵەبژە لە سنوورەکانی خاکی باشووری کوردستانە دووبارە ئەبێتەوە لە کاتێکە کە میدیاکانی باشووری کوردستان بە هیچ جۆرە ئەم کارەساتە ناگوازنەوە و هەروەها ڕێکخراوە جیهانیەکان بە هیچ جۆرێک لەسەر ئەم باسە نایەنە دەنگ قسەی لەسەر ناکەن لە کاتێکە ئێمە ئەزانین کە چەکی کیمیایی لە ڕێکەوتنامەی جنێفا بووە بە چەکێکی قەدەغەکراو قەلغانێک دروستکەین بۆ پاراستنی ئەو کیانەی کە بە هەزاران ڕۆڵی گەلی ئەم گەلەی چەکێکی مەترسیدار کە بە هەڕەمەکی دەکوژێت و دەشێوێنێت ئەو کەسانەی بە معجیزە لەو چەکە ڕزگاریان دەبێت زۆربەیان کەمەندام دەبن زۆر جاریش هەتا تەواوی ژیانیان بە ئازاری برینەکانیانەوە دەناڵێنن